ئەبێت جار لە دوای جار یاخود زوو ئەم بابەتانە بخرێتە بەرباس و لێکۆڵینەوە بە تایبەتی لێکۆڵینەوەکردن چونکە ئێمە ئەزانین کە ئێستا بارودۆخی نەک باشووری کوردستان جیهان بەگشتی سیستەمی سەرمایه‌داری کاریکی کردووە کە تەنها تاک ئەوەندە گۆشەگیر بێ بۆ ینی ئەوەندە گۆشەگیر بێت وها بێ تەنها بیر لە بەرژەوەندەکانی خۆی بکاتەوە ئەوەندە ئامادەسازی و ئەوەندە شتی ئیسراحەتیان بۆ تاک هێناوەتە ئاراوە بۆ ئەوەی تاک ئیتر بیر لە خۆی بکاتەوە نەبیر لە کۆمەلگا بکاتەوە بۆیە سیرەکەی تەنانەت ئێستاکە کۆمەلگاکانیش هەڵۆشاوەتەوە خێزان هەڵۆشاوەتەوە ئەوەی کە لە ئەوروپا ڕوویدا ئەوەی لە بەهۆی ئەو سیستەمە سەرمایه‌دارێکە هەیە کە ئێستاکە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کارێکی جدی لەسەر تاکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کرێ بەڵام بە تایبەتی تریش لە کوردستان و بگرە لە ئێستاکە لە باشووری کوردستانە ئەبینین کە ئەیانەوێ ئەو ئامادەسازی کە کردویانە بۆ تاک کە چۆن بەرەو تاکڕەوێتی بڕوە کەوای لێبێت کەسەکە بیر لە کۆمەلگا نەکاتەوە تەنها بیر لە بەرژەوەندەکانی خۆی بکاتەوە تەنها بیر لە هەموو خۆشیەکانی خۆی بکاتەوە بیر لەوە نەکاتەوە کۆمەلگا ئەگاتە چی ئاستێک ئەوەندە لە ڕێی تەکنۆلۆژیاوە لە ڕێگای شتە نوێەکانەوە ئامادەکاریان کردووە بۆ ئەوانە بۆ ئەوەی تاک بەرەو ئەو تاکڕەوێ بڕە بۆیە ئەبینین ئێستاکە لە باشووری کوردستان بەڕاستی تاک لە بارودۆخێکی زۆر خراپدایە وای لە هاتووە گەیشتوێتە ئەو ئامانجەی ئەو ئەنجامەی کە لە ڕێگەی تاکەکانەوە خێزانەکان هەڵبۆشێتەوە لە ڕێگەی تاکەکانەوە گەیشتوێتە ڕادەیەک کە تاک نازانێت چی بکە نازانێ هەنگاو بەرەو کوێ بنە و بەرەو کوێ ئەڕوا و داهاتووی چییە بۆیە چونکە وا لە تاک ئەکەن کە نە ڕابردوو خۆی بزانێ نە ئێستای خۆی دیاری کردبێ نە بتوانێ هەنگاو بەرەو داهاتوو بنرێ ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە ئێستا ڕوبەڕووی تاکی کۆمەلگەی باشووری کوردستان بۆتەوە هەڵبەتە ئەمە نەک تەنها لە ڕێگەی هێرشە داگیرکاریەکانەوە بە پێچەوانەوە هێرشە داگیرکاریەکان لەوانەیە هێزێکی سەربازی بێ کە هەندێک جار هەیە ئاسانە ڕوبەڕووی ئەبیتەوە بە ئاسانی ڕوبەڕووی داگیرکرد ئەبیتەوە بە ئاسانی ڕوبەڕووی گەنجان ینی ئەو هەڵوێستە ئەنوێنن یاخود کۆمەلگا و هەڵوێستە ئەنێنێ کە ڕوبەڕووی داگیرکرد بێتەوە بەڵام دین شەڕێکی تایبەت بەرامبەر بە گەنجی ئێمە بەرامبەر بە تاکی ئێمە ئەکرێت لە باشووری کوردستانە کە وا لە تاک بکەن تاک لە گێژاوێکی سیستەما لە گێژاوێکی ژیانیدا لە گێژاوێکی فکریدا لە گێژاوێکی دەرونیدا بژێ بۆیە ئەمانەوە ئەکا کە تاک نەتوانێت هەنگاو بەرەودا هاتوو بنا چونکە هەنە ڕابردوو خۆی ئەزانێ وای لێکرۆ ڕابردووی خۆی لە بیر برنەوە و ئێستاکەشی بە شێوازێکی زۆر جیاواز کە ژیان بکات ئەوەی ژیانی ڕۆژانەیە چۆن ژیانی ڕۆژانەی تەنها بەڕێ بکات ئەمە وای لە تاکردۆ و کەواتات ژیانی ڕۆژانە بەکاربیێنی کەواتە تۆ ناتوانانی هەنگاو بۆ داهاتوو یاخود پلانێک بۆ داهاتوو خۆت دابڕێژی ئەگەر بێت و بگەڕێنەوە بۆ پێش ڕاپەڕینە مەزنەکەی باشووری کوردستان لە هەشتا کە ئەمفال کە گەلی کوردی باشووری ئێمە ئەمفال کران ینی هەموو خەڵک و هەموو تاکەکان ئەیاوت تەواو کۆمەلگەی باشوور کۆتایی پێهات یاخود کورد لە باشووری کوردستان کۆتایی پێهات بەڵام تۆ سەیرەکەی لەبەر ئەوەی ئازادی نییە لەبەر ئەوەی تاک یاخود کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکە زۆر جیاواز پشت بە یەکتر ئەبەستێ سەیر کرد لێرەدا ڕاپەڕینە مەزنەکە دوای 2 ساڵ ینی کەمتر لە 3 ساڵ ڕاپەڕین دێتە ئاراوە بەڵام سەیرەکەی گەنجان هەمووی بە جۆش و خۆشەوە بەرەو ئەو ئازادیە دەڕۆن و هەوڵ ینی ڕاپەڕینەکە ئەنجامەدەن بەڵام کە تۆ دێتە ئێستاکە ئەم حکومڕانی کە لە دوای با بڵێن ڕاپەڕینەکە هاتە ئەراوە حکومڕانیەکی 30 ساڵی دەسەڵاتی هەرێمی کوردستان کە وابەستەی داگیرکەرانە وابەستەی سیستەمی سەرمایه‌داریە وابەستەی ئەوەیە کە تاک چۆن لە یەکتر هەڵوەشێتەوە طبعاً ئەمەش پلانی تەنها ئەو حکومڕانیە نە بە پێچەوانە پلانی سیستەمی سەرمایه‌داریە کە چۆن
پەرتەکات و زاڵ ئەبێ بەسەر بڵێن باشووری کوردستان یاخود بەسەر کۆمەڵگەی باشووری کوردستان کە کۆمەلگایکە تاکو هەتاکو ئێستاکە توانیوێتی هەندێک قیام هەندێک چۆن بڵێ ئەو پەیوەندیە کۆمەڵاتیە ئەو قیامە ئەخلاقیانە لە لای کۆمەلگەی باشوور هێشتا ماوەتەوە تا ئێستاکە توانیوێتی پارێزگاری لێ بکە بەڵام وردە کار لەسەر تاکەکە وردە کار لەسەر کۆمەلگا ئەکا بەگشتی کار لەسەر خێزانەکە لە ڕێگەی درامەکانەوەی لە ڕێگەی ڕاگەاندنەوەی لە ڕێگەی ئابوووریەوەی لە ڕێگەی ئەگەر بێت و بێ سمینارەکانەوە لە ڕێگەی جوانکردنی سیستەمی سەرمایه‌داری لای تاک جوانکردنی سیستەمی سەرمایه‌داری کەواتە جوانکردنی دژمنەکەت بۆ تاکی کۆمەلگەی باشووری کوردستان جوانکردنی یا خۆشەویستکردنی سیستەمی سەرمایه‌داری خۆشەویستکردنی ئەوەی کە داگیرت ئەکا بۆیە ئەمە وای کردووە کە کۆمەلگەی باشووری کوردستانە لەم گێژاوە بێت تاک بەرەو هەڵدێر بەرن 30 ساڵە کار لەسەر ئەم بیر و بۆچووناناکەن وردە چونکە ئێمە وتمان شەڕی سەربازی لەوانەیە بە ساڵێک بە 2 ساڵ بە 3 ساڵ لەوانەیە بە 20 ساڵ کۆتای بێ بەڵام شەڕی تایبەت نابێ پێچەوانەوە شەڕی کارکردنە سەر کللتوری کۆمەلگا شەڕی چونە ناو ناخی مرۆڤەکان کە شەڕی تایبەتە ئەمە کارەساتە کە بۆ تاکی باشووری کوردستان ئێستا هاتەتە ئاراوە دەسەڵات سیستەمێکی هەیە سیستەمێکی خوێندنی هەیە خوێندنێکی ئێستاوای لێ هاتووە تەمان ئێمە ئەزانین کە لە سەرەتایەوە دەست پێ ئەەکەین پێ ئەوترێ پەروەردە و فێرکردن بەداخەوە ینی پێشتر کە ئەو بابەتانە هەبوو زیاتر گرنگی بە پەروەردەکە ئەدرا بۆیە مامۆستا پەروەردکار بوو ئێستا بەداخەوە ینی پەروەردکار بوو دوای ئەوە فێرکەر بوو ینی سەرەتا پەروەردەی تاک ئەکرا هەر لە سەرەتاوە دوای ئەوە ئەم جاریان هەڵدانەکرا بۆ مەسلەی فێربوونی مناڵەکان یاخود فێربوونی ئەو تاکانە بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستاکە ئەیبینین لە سیستەمی خوێندنی ئێستا پەروەردە بەلاوە نراوە تەنها ئەوەی کە هەیە فێربوونەکەیە فێربوونەکە بۆچی چونکە ئێمە ئەزانین کە کۆمەڵێک پرۆگرامی خوێندن هەیە مامۆستا ملزەمە بەوەی کە پرۆگرامەکەی تەواوکە طبعا ئەم پرۆگرامە کە تۆ تەواوێکی مجبوری ئەبێ لە کاتی دیاریکراوی خۆیان تەواویکەی ئەمە وا کات کە مامۆستا ئەکەوێتە شەڵەژانێک ئەکەوێتە پەلەپەلێک بۆ ئەوەی کە بتوانێت ئەو پرۆگرامی کە بۆی دانراوە تەواوی بکە ئەمە ئەکاتە ئەو ئەنجامەی کە تەنها ئاستی زانیاریەکانی مناڵ زیاد بکە یاخود ئاستی زانیاریەکانی تاک زیاد بکە بەڵام ئایا لێرەدا ئەم پرسیارە هەیە ئایا لە ڕووی پەروەردەیەوە مامۆستا توانی چەندێک پەروەردەی ئەو مناڵانە بکە یاخود ئەو تاکەی کۆمەلگا بکە تەمان ئەمە باسەکەین لە دایانگەوە بگرە هەتاکو ئەگاتە زانکۆکانیش بەداخەوە وەکو باسم کرد پەروەردە بەلاوە نراوە بەڵام ئەوەی کە هەیە تەنها فێربوونە و کەڵەکەکردنی زانیاریەکانە ئەگەر و بێت و بێ ئەمە سەیری ڕێخستنەکان بکەین ئەبێ هەر ڕێخستنێک سەرەتا لە تاکی ناو ڕێخستنەکەی خۆیەوە دەست بە بکە بە پەروەردەکردنی تاکەکانی ناو ڕێخستنەکەی خۆی طبعاً بەچی ئێمە ئەبێ بمانەوە نەمانێت ئێمە کۆمەلگایەکی کوردین ئەم کۆمەلگا کوردیە کۆمەڵێک کللتوری تایبەتی جوانی خۆی هەیە بەداخەوە ئێستاکە وای لێ هاتووە وەکو باسم کرد لە سەرەتادا ئێستا سیستەمی سەرمایه‌داری لەگەڵ تەنانەت ئێستاکەوای لە تۆ دەوڵەتی داگیرکەری تورکیا لە ڕێگەی دراماکانی خۆیانەوە ڕۆ بوونەتە ناو کۆمەلگای ئێمە ماڵ بە ماڵ تاک بە تاکی ئێمە وای کردووە ئێستاکە دایک و باوک ئاگای لە مناڵەکان نییە بەچی شێوازێک هەڵسوکەوتەکەن تەنها مۆبایلەکە بەدەستیانەوەیە تەنها چونکە دایکەکە یاخود باوکەکە دابنیشن سەیری ئەو درامانە بکەن بزان ئەگاتە چێ بەڵام بێ ئاگایە لەوەیە کە مناڵەکەی چی ئەکا کە کوڕەکەیە کچەکەیەتی چی ئەکا بەرەو کوێ ئەڕوا بەرەو کام عقارەڕوا گرنگ لەلایەن کە مناڵێک بێ بخوێنێ لە سیستەمی خوێندندا سەرکەوتو بێ بەڵام ئایا وەکو شخصێک وەکو تاکێک وەکو کەسایەتیەکی ئەو مناڵە گەیشتوتە چی ئاستێک بۆیە ئەمە کێشەیە گەورەترین کێشەیە کە ئێستا چۆتە ناو کۆمەلگاکەی ئێمەیە بە تەقلیدکردن بە لاساییکردنەوەی با بڵێن ئەوروپیەوە بەلاسایی کرد طبعا من حەزەکەم شتێک بڵێم هەموو شتەکانی ئەوروپا خراپ نین بەڵام بەداخەوە ئێمە لاسایی شتە خراپەکانەکەین بەڵام شتە باشەکان بۆ خۆمان هەڵناگرین بۆیە ئەبێ مرۆڤ بتوانێت لێرە چۆن
پەروەردەی مناڵەکەی خۆیەکە چونکە ئێمە ئەزانین ئەوەی کە سەرەتا بەرپرسە لە پەروەردەکردنیەکی تاک کە تا 5 ساڵان ئەخایەنێ ئەویش دایک و باوکە بەڵام بە تایبەتی تریش دایک بۆیە ئەبێت دایکەکانی ئێمە پەروەردەیەک بکرێن تاکو بتوانێت چۆن مناڵ پەروەردە ئەکا بەداخەوە ئێستا لەوانەیە بە هەر تاکێک ئەمە بڵێ بۆ من ناتوانم مناڵەکەم بەخێوکەم بەخێوکردن جیایە پەروەردەکردن جیایە پەروەردە لە چوارچێوەی چیا تۆ مناڵ پەروەردەکەی لە ڕووی کەسایەتیەکەیەتی لە ڕووی هەڵسو کەوتێتی لە ڕووی دەرونیەوێتی لە ڕووی تەنانەت لە ڕێگەی یاریکردنەکان ئەتوانی کەسایەتیەکەی مناڵەکە دروست بکەیت لە ڕێگەی نەک هەموو شتێک بخەیتە بەردەستی مناڵ و هەر شتێکی بێت و بەردەستی بخەی بەت پێچەوانەوە ئەمە لێرەدا بۆیە سیرەکەین ئێمە مناڵی ئێمە تاکی ئێمە زەعیفە هەموو شتێک بەدەست ئەهێنێ بەڵام خۆی توانای ئەوەی نییە ئەو شتە بەدەست بێنێ بۆ چونکە وا فێر کراوە گوایە ئێمە ئەمە نازێکە بە مناڵی دێن ئێمە گرنگە ئەمە بکەین بۆ ئەوەی مناڵەکە بەرەفاهێت بژێ مەرجینە ئێمە بەڕەفاهێت نەژیان ینی با بڵێن جیلێک یاخود نەوەیەک بەڕەفاهێت نەژیان بەڵام بەچی ژیان بە کللتورێکی دەوڵەمەند ژیان ئەو کللتورە تا ئێستاکە ماوەتەوە بۆیە بەرداوامیشەکە گەری کوردیش بۆیە زۆر جار ینی با بڵێن لە قڕکردن یاخود لە چواندنەوە ڕزگاری ئەبێ هۆکارەکەی ئەوەیە تا ئێستا توانێتی ئەو کللتورە بپارێزێ بەڵام بەداخەوە ئەگەر وها بڕوە بەرەبەرە ئەو کللتورە ناو ئێمەشان نامێنێ وای لێ دێکە تاکی ئێمە بەرەو هەڵدێر ئەچێکە ئەوەی ئێستاش ئەبینی سەرەکەی تاکی ئێمە گەنجی ئێمە هەوڵی بەرەو ئەوروپا چوونەدا لەبەر ئەوەی لێرەیە ئیشێکی نییە لێرەدا ناتوانێت ژیانی خۆی دابین کە وەکو باسم کرد ژیانی ڕۆژانە دابین ئەکرێ ئەم ژیانی ڕۆژانە کێشەیە ئەگەر بێت و تۆ پلانێکت نەبێ بۆ داهاتوو نەتەوێت داهاتوو چیت ئەوێ ئەتەوێت ببی بەچی ئەتەوێت چۆن ژیانی کۆمەلگا بەرەو پێشبەری هەڵبەتە توانای ئەوەت نابێت وەکو چۆن ئەڵێم کۆمەلگا کاریگەریکی زۆری هەیە خێزان دیسان کاریگەریکی زیاتری هەیە قوتابخانەکان و با بڵێن داینگەکان و باخچەکان و زانکۆ و ئامادەیەکانش کاریگەری خۆیان هەیە بێجگە لە ئەوە ڕاگەیاندنیش کاریگەری خۆی هەیە مرۆڤ ئەتوانێ چونکە ئێمە ئێستاکە وەکو باسم کرد یان ئەوەندە مەشغوڵی تەکنەلۆژیان ئەوەندە مەشغوڵی کتێب خوێندنەوە نین ئەوەندە چۆن بڵێ شتی دەوروبەری خۆمان نازانین چییە پێداچوونەوەمان نییە بۆ بابەتەکان پێداچوونەمان نییە بۆ مێژوو نازانین ئێستاکە لە ئێستاە چی ڕوئەدا و ئایا بۆ داهاتوو ئەبێ چۆن ببێت ئەو گەلە چۆن ببێت بۆیە تاکی ئێمە ئەبێ لەوە زیاتر وشیارتر بێ ئەبێ متابعە بکە ئەبێ بێ داداچوون بکە ئەبێ بزانێ باش و خراپ چێە ئەبێ بزانێت دۆست و دژمن چێە ئەبێ چۆن بتوانێ ینی تاک لێرەیە خۆشی ئەتوانێ خۆی پەروەردە بکە هەم لە ڕێگای تەکنۆلۆژیا ڕوە باشەکەی طبعاً بەکار بهێنێ کتێب خوێندنەوە کاریگەریەکی زۆر هەیە دیسانەوە ئەتوانێت بە ڕێگەی سیاستکردن بە ڕێگەی بەشداریکردن لە کۆمەڵێک خولی پەروەردەیی جیاواز هەیە ئەتوانێت تاک خۆی پەروەردە بکە لێرە.